یاخوا هەڵکەی بای شەماڵی بەڵکەم ئەو هەورەی ڕاماڵی وە دەرکەوێ خەت و خاڵی دەی دەی وەی وەی بارانە مانگ لە شوختی ڕووی جانانە لەبن هەورێدا پەنهانە هەوری کردووە بەنیشانە چی بفکری جێی لوقمانە دەی با بمرم جانانە تا دڵ نەسووتێدەم بەدەم فانی نەبێ سەر تا قەدەم پەروانە قەت ناگا بەشەم دەی با بمرم جانانە عاشقان مالەلا پەنجەی لە جێی پەنجەی منە پەیمانی نوێی بە کەس نەدا دەی با بمرم جانانە مەحبوبم چەندە جوانە دەستی لێما دەوەرە جێی پەنجەی یارانە چاو لە ئاهوی سەحرای چینێ ڕوومەت گوڵینێ و پەرژینێ هیلاکە هەرچی بتبینێ وەک من دیتم کەس نەیبینێ لە پەنهان دەستم برد بۆ بەی باغەوان دەی فەرموونەی کەی ماران گەز بووم ترسام لە حەی چی بکەم جێی